شيخ عبد الباسط عبد الصمد قرآن خوێنی دەنگزێڕین. دەنگێکی پرسۆز و ئاوازێکی خۆش لە گەرویەکی زێڕینەوە هەموو جیهانی بەخۆیەوە سەرسام کردووە. کاتێک باسی قورئان خوێنە دەنگخۆشەکان دەکرێت، هەندێکیان ئەستێرەی ناو ئەوانن. یەکێ لەو دەنگە خۆش و کاریگەرانە شێخ عەبدولباسط باسط کەسێکی فەریدە، وەک چۆن عەرەبەکان ئەڵێن فەرید من نەوعیه، تاکە لە بوارەکەی خۆیان بەهۆی قورئانەوە دەرکەوتووە. طبعاً خۆشی هەر ئەو تەمەنایی کردووە، وەکەوە دوای ئەوەی کە حیفظی قورئانەکە لە مناڵیا و پاشان لە دیەکەی خۆیانە دەرئەکەوێت شۆهرەت وەرەگرێت کە دەنگێکی زۆر خۆشی هەیە. هەنگاو ئەنێ بەرەو قاهرە ئەڕوا. طبعاً خۆی دوعایەکی هەبوو کە خوای گەورە بەهۆی قورئانەوە شۆهرەتی پێبەخشێ، وەکو باسم کرد. کاچێتە ئەوێ سێرەکە یادێک و مناسبەیەکی ئاینی هەیە لەو مزگەوتە، پێم وابێ مزگەوتی سەیدە زەینەبە لەوێ، کە ئەچێتە ئەوێ قەرەباڵغێکی زۆر ئەبینێ، خەڵکێکی زۆر کۆبەتەوە، هەموو گەورە قورئان خوێنانی وڵاتی میسر لەوێ دانیشتون، وەکو شێخ عەبدولفەتاح شەعشاعی، وەکو شێخ ئەبولعەینین شوعەیشاع و غەیری ئەوانیش کە دەیان قاریئی گەورەی لێ بووە. طبعاً ئەم لەو کاتە گەنج بووە، یعنی زۆر گەنج بووە، بەڵام لە ئەوجی قیمەی سەوتا بووە. کەسێک لەوێ ئەم پیاوە ئەبینێ، مامۆستا شێخ عەبدولباسط ئەبینێ، ئەڵێ لێرە هەرچی قاریئە بەناوبانگەکان هەیە کۆبوونەتەوە، بۆ ئەگەر ڕوخسەتێکت بۆ وەرگرم تۆش تۆزێک قورئان نەخوێنی. طبعاً ئەمە نقطەی ئینطیلاقی شێخ عەبدولباسط ڕەحمەتی خوای لێبێ. ئەڵێ ئاخر من لە حزوری ئەوانە ناتوانم قورئان بخوێنم، من ئیسە کی ئەم ناسێ و لە لاتێکی خۆمانەوە هاتووم و کەس یعنی من ناناسێ ئەمانە. ئەڵێ ئینشاءڵڵا دەرگایەکی خێرە لە جەنابەت ئەکرێتەوە، تۆ لێرە قورئان بخوێنە. کە ئەچێتە ئەویا قورئان ئەخوێنێ، ئیتر ئەڵێ هەر ئەوە نەمزانی دەنگی ئەڵڵاهو ئەکبەر، طبعاً سوورەی ئەحزاب ئەخوێنێ، دەنگی ئەڵڵاهو ئەکبەر، منیش سەرم داخستەوە کە قورئان ئەخوێنم و طبعاً دیارە شەرمی کردووە و لە حزوری ئەو قاریئانەوە خەڵکێکی زۆر لەناو مزگەوتەکە و طبعاً ئەگەر مزگەوتی سەیدە زەینەب بێ ماشەڵڵا یەکێکە لە مزگەوتەکان کە بە هەزارها خەڵک ئەگرێ. دوایش خۆی هەر بە زمانە میسرەکەی خۆیان ئەڵێ کە سەرم بەرز کردەوە فەئیدا یعنی مەفیش مەوضع قەدەم، پێک نییە داینی ئەوەندە خەڵک هاتۆتە ژوورەوە، ئەوانەی دەرەوەژ ناو سەرجادە و ناو بازاڕ و کوچە و کۆڵانەکان کە گویان لە دەنگەکە بووە، هەمووی هاتوونەتە ژوورەوە ئەڵڵاهو ئەکبەرەکەن. من بۆ 5 دقە بۆ 10 دقە بوایە قورئانم بخوێندایە، بەڵام بۆ سەعاتێک ڕۆی و نزیک سەعاتێک بوویەوە قورئانم خوێند. ئیتر لەوەوە شێخ عەبدولباسط شۆهرەت دەست پێ ئەکات. عەبدولباسط محەممەد عەبدولسەمەد ساڵی 1927 لە گوندی مەراعیزەی سەرباشاری ئەرمەند لە میسر لەدایک بووە. هەر لە منداڵیەوە هۆگری قورئانی پیرۆز دەبێت. لە تەمەنی 7 ساڵیەوە قورئان ختم دەکات و لە تەمەنی 10 ساڵیدا هەموو قورئانی پیرۆز لەبەر دەکات. سەرەتای ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوو لە ڕادیۆی قاهیرەوە بەو دەنگ و ئاوازە خۆشانی دەستی بە خوێندنی قورئانی پیرۆز کرد و هەرزوو ناوبانگی بڵاو بووەوە. ئەوەی کە من معلوماتم هەبی لەسەر قورئان خوێنەکانی ئەوەی ئێستا و ئەوەی کە لە ڕابردوو هەیە، نەمزانیوە هیچ کەسێک بەقەدەر شێخ عەبدولباسط عەبدولسەمەدی خوای گەورە ئەو شۆهرەت و ناو و دەنگەی پێ بەخشیوی. سوبحان الله، یعنی ئەو هەموو قورئان خوێنە بەتوانایە هەیە، خوای گەورە ئەوەی هەڵبژاردیە بە معنای کەلیمە، لەبەرەوەی دەتوانم بڵێم هەرچی ئەو سیفەتانەی کە لە قورئان خوێنی هەیە لە ڕووی هونەریەوە و لە ڕووی ئەداوە، یعنی خوای گەورە هەمووی لەو قورئان خوێنە بەردەستە کردووە. یعنی قورئان خوێنێکە دەتوانم بڵێم بە موسڵمان و بە غەیرە موسڵمان سوبحان الله دەیناسن و کاریگەریشی زۆر تایبەتی هەیە. یعنی زۆر قورئان خوێن هەیە، تەمەشا دەکەی مدەیەکی زەمەنی لە ناو خەڵکی شوهرەت و ناو دەنگێک و خۆشیەکی هەیە، بەس سوبحان الله ئەو قورئان خوێنە خوای گەورە وای یعنی دەنگێکی وای پێبەخشیوە، شوهرەتێکی وای پێبەخشیوە، یعنی ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ زیاتر و خۆشتر و چاکتر لە ناو خەڵکی یعنی دەنگەکانی لێ دەدرێتەوە و جێبیستی دەبن. دەتوانم برێم تاکە قورئان خوێنە حتاکە ئەو کاتێک کەم ئەوەندێ من بزانم، یعنی بە قەنەعاتی من هیچ قورئان خوێنێکم نەدیوە
بە قەدەروی خوای گەورە شوهرەت و ناودەنجی پێبەخشی و بێگومانیش بەبێ سەبەب نییە ئللا ئەوە دەبێت کۆمەڵێک سیفەتی جوان و زۆر تایبەتی تێدا بێت لە ڕووی هوەری و لە ڕووی ئەخلاقی و ئەو بابەتانە کە خوای گەورە هەڵی بژاردیە. وەکو مەقامەکان طبعا مامۆستا شێخ عەبدولباسط هەموو مەقامەکانی خوێندووە. ئێمە حەوت مەقامی ڕئیسیمان هەیە، ئەو ئاوازانن کە قورئانی پێ خوێنرێن، ئەویش مەقامی بەیات و ڕەست و سێگا و حیجاز و نەهاوند و سەبا و عەجەم و ئەڵێن کوردیش لەگەڵیا هەیە. بەڵام ئەوەی کە مەشهورە مامۆستا شێخ عەبدولباسط ڕەستی زۆر خوێندووە. ڕەست لە چیا دەرەکەوێت؟ لە تەکویریا، لە الضحا، لە والتین والزەیتون، لە والسەماء والطارق، لا أقسم بهذا البلد، قصار السوورەکانی زۆربەی ڕەستە، ئەوەی کە بە طەبەقە بەرزەکەی خوێنێ، ئەوە مەقامی ڕەستە. زۆر جار مامۆستا شێخ عەبدولباسط زۆر جاریش مەسەلەن تەکویری بە چوارگا خوێندووە، بە عەجەم خوێندووە، بەڵام ئەوەندە طەبەقەکەی بەرزە یان ئەوەندە لە ئاستێکا خوێندوێتی هەستی پێ ناکە، یعنی ئەگەر جوان گوێی بۆ شل نەکەی وا ئەزانی هەر بە ڕەستەکە تەکویرەکەی خوێندووە، چونکە بە مەقامی عەجەمیش تەکویری خوێندووە. ئەوەی پێم وابێ ئەوەی کە ئەو کاتەیە کە لە 16 ئەوانایە، لە 16 ئەوانێ نازانم بیزەبت لە ساڵی 60ەکان هەیە، یان بۆ تەعزیەی دایکی مەلیکی عێراق مەلیک فەیسەڵ، ئالویا تەکویرەکە ئەخوێنێ لەگەڵ سوورەی حەشرە، تەکویرەکەی لویا بە عەجەمە، تەکویری زۆر خوێندووە، بە ئەنواع تەکویری خوێندووە، لەوە چە بڵێم بە 10-15 شێوە بەس تەکویری خوێندووە. مامۆستا شێخ عەبدولباسط مەقامەکان ئەوەی من ئاگادارم سێگای کەم خوێندووە، نەهاوەندی کەم خوێندووە، هەر نییە، یعنی شتێکی بەسیتی هەیە. کوردی هەیە بەس بە تەلمیح ئاماژەی پێیەکە. ئەوەی کە زۆر بە قووەتەتیایە بەیاتی هەیە، بەیات زۆر بە قووەتەتیایە، بەڵام لە سەروی هەمەوە ڕەستە، حیجازە، سەبایە، چوارگایە یان بڵێن عەجەمە، ئەمانەی خوێندووە. شێخ عەبدولباسط تایبەتمەندی خۆی هەبوو لە قورئان خوێندندا و ڕەنگە لاسایی کەسی نەکرد بێتەوە. مامۆستا شێخ عەبدولباسط وەکو تەقلید ظاهیرەن لە دەنگەکەی وا دیارە تەقلیدی کەسی نەکردووە، خۆیشی ناڵێت تەقلیدم کردووە ئیلا ئەوە نەبێ لە کاتی گەنجیە بیدائی تەقلیدی مامۆستا شێخ محەممەد ڕفعەتی کردووە ڕەحمەتی خوای لێبێ، کە ناسراوە بە قیثارەت السەما. ئیتر دەنگی شێخ محەممەد ڕفعەت یەکێکە لە دەنگە هەرە ناوازەکان لە قاریئە کۆنەکانی میسرە. شێخ عەبدولباسط دەفەرمێت چەندەها کیلۆمەتر من لە دیەکەی خۆمانەوە ئەبڕی، لەبەرەوە لە شوێنێکی تر ڕادیۆی لێبوو لە چایخانەیەک تەشبیه نەبێ، یعنی کە ئەچووم لەوێ گوێم لە ئەمزانی چەند شەمان و چەند شەمان ئیزاعەی میسری سەوتی شێخ محەممەد ڕفعەت لێدا، ئەچووم لەوێ گوێم لێ ئەگرت. ئەمە کاریگەری زۆر بوو بەسەر دەنگی شێخ عەبدولباسط. تەمەن شێخ عەبدولباسط حفظی قورئانی لە مناڵیە کردووە، 6 ساڵیە یان 9 ساڵیە هەمووی کردووە و پاشان قراءاتی 10 تەواو کردووە، یعنی حافظ بووە و قراءاتی 10 تەواو کردووە. لە دوای ئەوە ئیتر خۆی ئەڵێ ئەم ڕێچکەیە کە خۆم دام ناخوێندم، تەمەن دیارە ئەمە بەهرەی خوایە، خوا کە شتێکی بەخشی بە کەسێک تەمەن دەرەکەوێتایە. ئەم کەسە کە دەنگی هەڵبڕیوە و دەنگی کە قورئانی خوێندووە وەکو تەقلیدی نەکرد، چونکە ئەگەر تەقلیدی بکردایە کەسانێک هەبوو بڵێن مامۆستا شێخ عەبدولباسط پێشتر مقەلیدی فلان کەس بووە، نەخێر. ئەمە یعنی وەکو معجزەیەکی قورئان، ئەم پیاوە یەکسەر لە ڕێگەی قورئانەوە ئەم دەنگە تایبەتە ناوازە و ئەم طبقاتە سەوتیە لە قەرار و جواب و جوابی جواب کە بە تایبەتی جواباتەکانی شێخ عەبدولباسط کە لە علمی سەوتا بەڕاستی زۆر نایابن، ئەو دەنگ و ئاوازە و ئەو قورگە زێڕینە بە قووەتەی هەبووە کە خوا پێی بەخشیوە. ئەم قورئان خوێنە بەناوبانگە کەسێکی نەفس بەرز و بە هەڵوێست بووە، چاوی لە پارە کۆکردنەوە نەبووە و تەنیا مەبەستی بووە خزمەتی قورئانی پیرۆز بکات. لە ڕووی هوەری دەتوانم بڵێم ئەوە شتێک کە خوای گەورە پێی بەخشیوە، سەوتێکی ناوازە، دەنگێکی ناوازە، ئاوازێک و ئەدایەکی زۆر تایبەت، و لە ڕووی ئەخلاقیشەوە یعنی نەحسەبوا کەذالک ولا نزەکی علی الله ئەحەدا، دەتوانم بڵێم بەڕاستی
ئەوەی کە لە من دیارە و لی تێدەگەم بەڕاستی ئیخلاسێتێکی زۆر تایبەت لەو ئینسانە و لەو قورئان خوێنە یعنی مەزنەی دا هەیە. جگە لەوەش هەندێک سیفەتی زۆر جوانی تێدا هەبووە لەگەر ئەو ناو شوهرەت و ئەو هەموو مەسەلەن ناسینی خەڵکەی کەسێک زۆر متەواضع بووە. یعنی تەواضع و خۆ بە کەمزانین لەوەی کە لە کاتێک کە ئەتوو شتێکی زۆر گەورەت پێبەخشرایە ئەوە گەوراتیە. ئەوە گەوراتیە لۆ ئینسانەکی و خوای گەورە زیاتر بەرزی دەکاتەوە. یعنی ئەوە یەک لەو سیفەتانە بۆ کە زۆربەی قورئان خوێنەکان باسی عەبدولباس دەکەن لەو ڕۆی کە کەسێکی زۆر متەواضع بوو خۆی بە کەم زانیوە لە بەرامبەر یعنی خەڵکانێکی وەکو خۆی. مەسەڵەن ئێستا خەڵکانێک تەماشای دەکەی قورئان خوێنە و یعنی ئاستێکی هەیە ڕەنگە حیساب بۆ هەندە خەڵک نەکا ئەوانە بووە و سیفاتی جوانی زۆر تێدا بووە. یەک لەو سیفەتانە کە کەسێکی بەڕاستی بە عیزەت نەفس بووە لەو شوێنانەی کە قورئانی تێدا خوێندراوە ئەگەر حەقی قورئان و ئەهلی قورئان نەدرابایە ڕەنگە وجودی نەبایە. بۆ نمونە یەک لەو ڕووداوانی کە باس دەکەن دەڵێن یەک لە شوێنەکان داوەت دەکرێت لە بۆ یەک لە مەحفەلەکان شێخ عەبدولباست دەوێت دەچی قورئان دەخوێنێ کە دەخوێنێ طبیعەتی ئەهلی میسر وایە یعنی زۆر معجەب دەبن بە مەسەڵەن شتێک ئەگەر پێوە معجەب بن ینی عجابەکەی خۆیان دەردەبڕن. یەکیش لەو کەسانی کە دانیشتیە پاژەوەی کە عەبدولباست یەک لە مەقتەعەکان تەواو دەبێتن هەڵدەستێتەوە ملوانکێک زێر لە من دەکا ینی وەکەوەی کە ئەمە زۆر معجەم بە تۆەوە هەدیەک بی لە منەوە بۆ تو. عەبدولباست طبعا زۆر تووڕە دەبی دەڵێەوەی تو کردیتت لایق نییە بە کۆڕی قورئانی بە قورئان خوێنان ملوانکەکە فڕێ دەدا و مەحفەلەکەش بەجێ دێڵێ. یعنی بەڕاستی مەسەڵەن ئێستا هەندێک شت دەبینین لەو سەردەمەی ئێستا کە دەبینی قورئان خوێن لە هەندێک شوێنان داوەت دەکرێ و چی پێ دەڵێن پارە و نازام چی بەسەردا شاباش دەکرێت نازام چۆن ئەوانە قبولی ئەو مۆقیفانەیتیان نابی. قورئان خوێن لەوەی زۆر گەورەترە وإذا قرئ القرآن فاستمعوا له وأنصتوا له لعلكم ترحمون. ئیتر یعنی مواقف زۆرە لەسەرەوەی کە ئەو سیفەتە جوانانەی کە لەو شێخەدا هەبوو خوای گەورە وای کردیە ئەو شوهرەتەی پێ بەخشی و حتاکو ئێستاکەش کە ئەنەما هەلە ناوتدا یعنی دەژی و زیندووە. شێخ عەبدولباست زۆر وڵاتی جیهان گەڕاوە و بەشداری چەندان بۆنەی قورئان خوێندنی کردووە. تەنانەت شا مەحەممەدی مەغریب کە دۆستی نزیکی بووە داوای لێکردووە بە یەکجاری لە مەغریب بمێنێتەوە و ڕەگەزنامەی پێ بدەن بەڵام ئەو ڕەتی کردووەتەوە و نەیویستووە میسر بەجێ بێڵێت. لە ڕاستی مامۆستا شێخ عەبدولباست وەکو بیدایەت باسم کرد شخصیەتێکی یعنی تایبەتە و کاریگەری مامۆستا شێخ عەبدولباست بەسەر هەرچی قورئان خوێنی جیهانیوە هەیە. یعنی قورئان خوێن نییە لە جیهانە کاریگەریش مامۆستا شێخ عەبدولباست لە فترەیەک لە فترەکانی ژیانێ بەسەریەوە نەبوو بێ. هەرچی قاریەکان هەیە من کە زۆربیانم بینی و بە تایبەتی قورئان خوێنانی دەرەوەی هەرێمی کوردستان قورئان خوێنانی مەسەلەن ئێران قورئان خوێنانی تورکیا قورئان خوێنانی تەنانەت قورئان خوێنانی وڵاتی میسر خۆیان کە لایەزال ئێستش مقەلیدێکی زۆری شێخ عەبدولباستیان هەیە. یعنی لەوانە شێخ محەممەدی بحێری مجموعەیەکی تریان یعنی سێ چوار قاریئی گەورەیان هەیە کە لایەزال ئێستش تەقلیدی ئەوانەیان کە لە حیاتەماون تەقلیدی مامۆستا شێخ عەبدولباست دەکەن. لەبەرەوە دەنگی مامۆستا شێخ عەبدولباست ئەوەندە کاریگەر بووە یعنی گەیشتۆتە ئاستێک کە پاشای مەغریب پێڵێ چیت ئەوێ من بۆت ئەەکەم بەس بێی لە وڵاتی ئێمە دانیشی و نیشتەجێبی لە لای ئێمە. طبعا مەلیکی مەغریب زۆر علاقەیەکی بە قووەت و تایبەتی هەبووە لەگەڵ مامۆستا شێخ عەبدولباستە و ئەمەش طبعا فەضلی قورئانە و فەضلی خوایە کە بەهۆی ئەو قورئانەوە ئەم خوای گەورە ئەم پیاوەی ئەوەندە بەرز کردووە. هەروەها مامۆستا شێخ عەبدولباست کە ئەچێ بۆ پاکستان بۆ یەکەم جار سەرۆکی پاکستان خۆی بە شخصی لە مەطار ئیستیقبالی مامۆستا شێخ عەبدولباست ئەکات. ئەمەش ئەو فرمودەی پێغەمبەرم صلی الله عليه وسلم بیر ئەخاتەوە کە فەرمووی يرفع الله بهذا الكتاب أقواما ويضع به آخرين. خوای گەورە کەسانێک بەم قورئانە بەرز ئەکاتەوە و کەسانێکیش نزم ئەکاتەوە. لەبەرەوە مامۆستا شێخ عەبدولباست تا بڵێ تایبەت بووە کەسێکی متەواضع
کەسێک بووە لەگەڵ هەموو قاریەکانە گونجاوە، کەسێک بووە یعنی حتا خۆش مەشرب بووە لەگەڵ هەموو قاریەکانە، زۆربەی زۆریان علاقەیەکی بە قووەتیان هەبووە لەگەڵ مامۆستا شێخ عەبدولباسط ڕەحمەتی خوای لێ بێت. دەنگە ئەڵتوونیەکەی عەبدولباسط عەبدولسەمەد کاریگەری خۆی بەسەر کوردستانەوە وەک مانگی چواردە دەرکەوت و هەرزوو لە دڵی خەڵکی کوردستاندا جێگەی خۆی کردەوە. شێخ عەبدولباسط یەکێکە لەو قورئانخوێنە بەناوبانگەکانی جیهانی کە کەسێکە لە میسردا ئەنیشە و ئەژەڵێن بەڕەچە لە کووردە، کاری گەورەیەکی هەیە لەسەر جیهانی ئیسلامی بەگشتی و بە تایبەت لەسەر کوردستان، لەسەر خەڵکی کوردستان و کوردنشین کاریگەری گەورەی بووە. ئەوەی کە لە تەمەنی ئێمە یازیتر بە بیرمان بێ بە تایبەت هەشتاکان و هەفتاکان و دوای ئەوەش خەڵکی کورد بەعام بەگشتی معجەم بوون، سەرسام بوون بە دەنگە خۆشەکەی شێخ عەبدولباسط. بۆ نمونە زۆربەی کات ئەگەر بچوتیاتە ناو سیارەوە بە تایبەت مەسەلەن بەیانیان سیاری خەتەکان ماوەیەک قورئانی شێخ عەبدولباسطیان خستە سەر. لە مزگەوتەکانە مەسەلەن ڕۆژانی شەوانی هەینی لە کەبیرەکانە بۆ ماوەیەک بە دەنگە خۆشەکەی شێخ عەبدولباسط ئەو ناوایان منەوەر و نورانی ئەکردو بە دەنگە خۆشەکەی ئەو قورئانی بۆ ئەخوێندن. و هەروەها لە هەندێک شوێن عەسرانی پێنجشەممە کە کەکشەوەکەی جومعادەیە عینی بە هەماشەوەیان خستە سەر بڵنگۆکان. ڕۆژانی هەروەها لە مانگی ڕەمەزانە زۆربەی کال عەسران لە زۆرێک لە مزگەوتەکانە بە دەنگە خۆشەکەی شێخ عەبدولباسط ئینی جەوێکی ڕوحی و ئیمانیان لە گەڕەکانە دروستە کرد و لەسەر بڵنگەکان قورئانیان لێ ئەدا. بۆیە مەسەلەن لە چایخانەکانە بەیانیان بە تایبەت پێش ئەوە لە سەرەتای چوون بۆ دەوام و دەستکردن و گەرمەی بازاڕە ماوەیەک دەنگی شێخ عەبدولباسط لە چایخانەکانە و لە شوێنە گشتەکانە ئەبیسترا و ئەو ناوای جەوێکی ڕوحانی و خۆش و ئیمانی و منطقە دروستە کرد. سەرەتای ساڵانی هەشتاکان لە کوردستاندا ڕابوونی ئیسلامی گەشە و نەشونمای زۆری دەکرد. دەنگی شێخ عەبدولباسط یەکێ لە پاڵنەر و پشتیوانەکانی بانگەوازی ئیسلامی بوو. بەتەکید لەو خەڵکە گەنجە دیندارەکەیە ئەوانی کە پابەندی دینداری و مزگەوت و ئەو ڕابوونەی ئیسلامیش بە تایبەت کە لە هەشتاکانە هەبوون، بەتەکید دەنگی شێخ عەبدولباسط کاریگەری باشی لەسەریان هەبوو، چونکە شتێکی سروشتیە ئینسان حەزی لە دەنگی خۆشە و خواکردە، ئینسان حەزی لە دەنگی خۆشە و ئیمامی غەزالی قسەیەکی بەناوبانگی هەیە لە ئیحیا عولومالدینە، من لم يحركه العود وأوتاره والربع وأزهاره فهو فاصل المزاج وليس له علاج. هذا كسك عود جيكاني نيجولين وهسي نجولين دیمە نەجوانەکانی بەهار و گوڵەکانی هەستی نەجوڵێنێ ئەو کەسێکی تەبیعەت مردووە، چارەسەریشی نییە. کەواتە ئینسانێک کە حەزی لە دەنگی خۆشە ئەمە تەبیعەت زیندوێتیە. بەڵام دوو دەنگی خۆش هەیە. دەنگێکی خۆش هەیە زۆر جار حرامی تێکەوێ، دەنگێکی خۆش هەیە ئەبێ بە عیبادەت. جۆگرتن لە دەنگی خۆشی قورئان ئەمە عیبادەت و خواپەرستیە. ئەو کاتەشا کە گەنجەکان لە هەشتاکانە ئەگەڕانەوە بەرەو لای دینداری و مزگەوت و خواپەرستی، بەتەکید ئەیانویست هەموو حاڵەتێکشان عیبادەت و خواپەرستی بێ. بۆیە لە دوورە ئەکەوتنەوە لە هەندێک گۆرانی کە ڕێگە پێدراو نیە لە ڕووی شەرعیەوە تێبینی و ملاحەزەی لەسەر لەوانە دوورە کەوتنەوە بۆ چێژوەرگرتنی دەنگە خۆشەکان بێزیاتر ڕویان کردە قورئان خوێنە بەناوبانگەکان، قورئان خوێنە دیارەکان. لەو کاتەشا قورئان خوێنی لۆکاڵی کەم بوو. مەسەڵەن حتا لە سەر مستەوای عێراق تەنیا لە رادیۆی بەغدا و کاتە هەندێک چی وەکو شێخ عەلاءالدین قەیسی لێ ئەدرا، ئەگەر نا ئەو کاتە نە سعودیەکان لە کوردستانە لێ ئەدرا، نە عێراقیەکان لێ ئەدرا، بەڵکو ئەوەی کە زیاتر ناوبانجی هەبوو، پێگەی هەبوو، خەڵک سەسان بوو پێی و بۆ داداچوونی بۆ ئەکرد. یەکێک لەوانە شێخ عەبدولباسط بوو، وەکو محەممەد سیدیق مەنشاویش زۆر متابعە کرا، بەڵام بە دەرەجەی یەک شێخ عەبدولباسط کاریگەریی گەورەی هەبوو، چونکە دەنگە خۆشەکەی ئەو ئەمجار گۆڕانکاری
گۆڕانکاری کە ئەوانەی کە شارەزان لە مەقاماتە حتمان ئەوان باشتر زانن گۆڕانکاری لە لەحنەکان و لە مەقاماتە ئەوش بەتاکید کاریگەریی گەورەتری هەبوو لەسەر جۆگرەکانی خەڵک متابعی باشی ئەکرد و گوێی لێ ئەگرت و ئەو کاتە ئەگەر ئینسان بە دۆداچوونی بکردا زۆرێک لە گەنجەکانی ئەو سەردەمانە وەکو مەکتەبەیەکی کاسێتی یان مەکتەبی کاسێتیان هەبوو کە شریتی تیا و ئەنجۆری هەموو مەسەلە هەموو خەتمەکانی لا بوو بەشێکی باش لە قورئانی کە ئەو بەدەنگ خۆشەکەی خوێندوێتی لای بوو مەسەلەن دەسا و دەستیان پێکرد لە بینی خوانە گویان لێ ئەگرت ئەمەش بەتاکید کاریگەریی باشی هەبوو لەسەر ئەو کاتەی گەنجە دیندارەکان و لەسەر ڕابوونی ئیسلامی هەروەکو چۆن ڕوحێت لەسەر ڕوحێتی خەڵکی کوردەواری و کوردی دیندار و مسلمانی خەڵکی کوردستان کاریگەری هەبوو. شێخ عەبدولباسط بە نەژاد کوردە و باپیری لە کوردستانەوە کۆچی کردووە بۆ میسر بۆیە دەڵێن باوکی کورد و دایکی عەرەبی میسری بووە. مامۆستا مەلا محەممەدی ڕەبیعی باسی ئەوە دەکات کە لە بۆنەیەکی قورئان خوێندن لە پاکستان شێخ عەبدولباسطیش بەشداری کردووە و پێی وتووە کە منیش کوردم. دەربارەی کوردبوونی مامۆستا شێخ عەبدولباسط قسەی زۆر هەیە طبعاً بەڵام سەرچاوەکان زۆربەی زۆری تەنانەت سەرچاوە بڵێن عەرەبیەکانیش لەوانە مەجەلەی العەرەبی الکویتی ئاماژە بەوەکە کە مامۆستا شێخ عەبدولباسط کوردە لەوانە چەند مەوسوعەیەکی ئیسلامی هەیە بینیومە لەوێ ئاماژیان پێکردووە کە کوردە و هەروەها معجەم ئەعلام الکورد سوێرکی لەوێ هەر ئەڵێ کوردە سەرچاوی تریش هەیە ئەڵێ کوردە یەکێک لەوانەی کە خۆم لە یادمە کە لە خزمەت جەنابی باوکمە بەڕەحمەت بێ ئەوە بوو لە ڕاکردنی بەهاری ساڵی 1991 کە من ئەو کات پۆلی 6 ئیبتیدایی بووم کە ڕاکردنەکە ڕوویدا ئێمە نزیک بووینەوە لە کرماشان لەوێ چاومان کەوت بە مامۆسای قورئان خوێن و دەنگخۆش مامۆستا مەلا شێخ محەممەدی ڕەبیعی ڕەحمەتی خوای لێ بێت و باوکم چووە خزمەتی و منیش ئەو کاتە مناڵ بووم چوومە خزمەتی لە یادمە من چەند ئاەتێک قورئانم بۆ خوێند و پێی خۆش بوو لەوێ لە یادمە کە باس لە کوردبوونی مامۆستا شێخ عەبدولباسط کرا و مامۆستا مەلا محەممەدی ڕەبیعی ڕەحمەتی خوای لێ بێ جەختی لەسەر ئەوە کردەوە کە کوردە بەڵام بالضەبط تەفسیلی ئەو بابەتەم نایەتەوە یاد کە چۆن باسییان کرد کە کوردە بەڵام ئاگادار بووم کە جەختی لەسەر کوردبوونی کردەوە و لەم ساڵانە پەرتووکێکی بچووک دەرچوو باس لە ژیانی مامۆستا مەلا وازم باس لە ژیانی مامۆستا شێخ عەبدولباسط ئەکات یان باس لە ژیانی مامۆستا مەلا محەممەدی ڕەبیعی ئەکات ئەگەر هەڵە نەبم لەوێ وێنەکەیشی تایە مامۆستا مەلا محەممەدی ڕەبیعی بە تەنیش مامۆستا شێخ عەبدولباسطەوە لە پاکستان وەستاون لەوێ طبعاً قورئان خوێنە جیهانیەکان بانگ کراون مامۆستا مەلا شێخ محەممەدی ڕەبیعیش ڕەحمەتی خوای لێ بێ لەگەڵ مامۆستا شێخ عەبدولباسط ڕەحمەتی خوایان لێ بێ لەوێن و بەجلە کوردیەکەەوە بە تەنیشتەوە وەستاوە حتا تەنانەت باس لەوە کە مامۆستا شێخ عەبدولباسط ئیقراری کوردبوونی خۆی کردووە لەوێ وا ئاماژەی بۆکە بەڵام ئیتر لە حەقەتە سەرچاوەکان زۆرن کە جەختەکەن لەسەر هیچ دووریش نییە چونکە کوردێکی زۆر لە میسر هەیە و عایلەی بەدرخانیەکان لەوێن و نەوەکانی صلاح الدین سوڵتان صلاح الدینی ئەیوبی هەر زۆرێکیان لەوێن و یعنی لەوانە عەباس محمود عەقاد لەوانە ئەحمەد شەوقی لەوانە یعنی دەیانی تر کە کورد بوون بە دووریشی نازانم کە مامۆستا شێخ عەبدولباسطیش کورد شێخ عەبدولباسط عەبدولسەمەد لە وڵاتانی وەک میسر و عێراق و مالیزیا و سووریا و سەنیگال و پاکستان و زۆر شوێنی تر خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشراوە هەزاران کەس لە جیهاندا بە دەنگە بە سۆزەکەی سەرسام بوون و بە چاوی پڕەسرینەوە گوێیان بۆ ڕادەگرت و سەدان کەس هەوڵیان دەدا لاسایی دەنگ و ئاوازی بکەنەوە. بسم الله الرحمن الرحيم والسماء والطارق وما أدراك
ما الطارق النجم الثاقب إن كل نفس لما عليها حافظ أقسم بالخنس الجوار الكنس والليل إذا عسعس والصبح إذا تنفس إنه لقول رسول كريم. پاش 61 ساڵ تەمەنی پڕخێر و بەرەکەت و دوای دەیان ساڵ لە قورئان خوێندن و خزمەتی قورئانی پیرۆز لە 30 تشرینی دووەمی 1970 ئەو گەروەزێڕینە ماڵئاوایی لە گوێگرانی کرد. بەڵام دەنگی شێخ عەبدولباست هەرگیز نامرێت و هەمیشە ئاشنایە بە ڕۆحی موسڵمانان و لە گوێماندا دەزرینگێتەوە. لە مەراسیمێکی گەورە و پڕشکۆدا بە خاک سپێردرا کە باڵیۆزی زۆربەی وڵاتانی جیهان بە نوێنەرایەتی سەرۆک و گەلی وڵاتەکەیانەوە ئامادەی مەراسیمەکە بوون.